سەبارەت بەو پوولە کە حکوومەتی هەم ئێران هەم تورکیا زۆر نیگەران کرد ئەمە هی ئێستانی ئەو نیگەرانی ئەو نیگەرانیە مێژووی 100 ساڵی ڕابردوو بە درێژایی مێژووی میلەتەکەمان هەیەە بەڵام بەداخەوە کورد هەتا ئێستا ئەو مەترسیە گەورەی بە هەند وەرنەگرتووە بەداخەوە هێشتاش لە هەرێمی کوردستان ئێمە دابش بووین بەسەر جەمسەری ئێران و تورکیا هێشتاش ئێمە دەسەڵاتی کوردی بە تەواوەتی کەوتۆتە ژێر ڕکێفی دەوڵەتی تورکەوە ئەو وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەوڵەتی تورک من وەکو پەرلەمانتارێک ئەڵێم وەڵامێکی ئێجگارتر سنۆکانەیە ئەوە مافی میلەتەکەمانە کوردستانێکی گەورەمان هەبێ ئەگەر 100 ساڵ بێ نەهاتی بێتە دی ئەوە دەبێ خەباتی بۆ بکەین تا 100 ساڵی تریش بەڵام من پێم وایە کوردستانی گەورە لەسەر دەستی کەسانی ترسنۆک بە بەرهەم ناوەکو ئەوانێکی ئێستا هەن لە هەرێمی کوردستاندا بۆیە ئومێد دەکەم لە داهاتوودا کوردستانی گەورە ببینین ئەو کاتە لەژێر سایە دەسەڵاتێکی دیموکراتی و عەدالەتی کۆمەڵاتیان نەک لەژێر دەسەڵاتی کەسانی ترسنۆکدا بەداخەوە دەسەڵاتی کوردی ئەگەڕای میلەتی بەلاوە گرنگ بووایە بەڕاوە ماف و قەزی میلەتەکەی بەلاوە گرنگ بووە بەم دۆخە نەدەگەیشتین میلەتەکەی لە برسە هاوار بکە بەڵام دەسەڵاتی کوردی ئەوەندەی لەبەر ئەوەی هەیمەنەی حکوومەتەکانی ئەقلیمی دەوروبەر فارس و عوسمانی هەتا ئێستاش بەسەرمانەوە هەیە بۆیە هەتا وەکو فارس و عوسمانی دەسەڵاتیان لە ناوچەکەی ئێمە هەبێ وەزاڵ بن بەسەر دەسەڵاتی کوردیاوە دەسەڵاتی کوردی ملکەتیان بێ لەم دۆخە باشترمان دەست ناکەوێ و لەم لێدوان و هەڵوێستانش باشتر نبینین لە حکوومەتەکەی نە لە دەوڵەتی فارس و لە نە دەوڵەتی عوسمانی